هاتمە لای ئەم گوڵە جوانانە قسەم بۆ بکەن سڵاوتان لێبێ چۆنن؟ باشین. ناو چییە؟ یاران. یاراخان تۆ؟ ئاسام. ئاسا. ئەوار. ئەوار؟ بەڵێ. ئەی تۆ؟ لیسا. لیسا ماشەڵڵا لیساخان ئەڵێ بووکە شوشەیە. چۆنە هاتون بۆ بازاراتون شت بکڕن؟ ئەرێ وەڵا. حەسان لە چێ بیکڕن زیاتر؟ وەڵای یاری شتیوە. یاری؟ بەڵێ. ئەی تۆ؟ ئەمنی شوکوی. وای جلوبەرگ و ئەوان. جلوبەرێک. ئەی تۆ گوڵەکەم؟ وەڵا من زیاتر حەزم لێیە بێم بۆ بازار نعنی جلی شتیوە بکڕم. جل بکڕی. بەڵێ. ئەی تۆ گوڵە منش حەزم یاری. ئەی تۆ خۆت یاری دەڵێ بووکە شوشەکان یاری چیەکڕی؟ یاری هەر شتی ماڵە بازێنە. ماڵە بازێنەی پێڵێن؟ ئەوەی بە قاپ و کەوچکەکان یاریەکەن و خواردن دروستەکەن و قاپ و قاجاخی پێڵێن یان چی پێڵێن؟ ماڵە بازێنە؟ قاپ و قاجاخ. قاپ و قاجاخ باشە دەی سەرکەوتوو بن ئیشەڵڵا لە خوێندن زیرەکەن؟ بەڵێ. هەمووتان؟ بەڵێ. باشە ئافرین تا ئێستا پلەی یەکەمتان بەدەست هێناوە؟ بەڵێ. تۆ یەکەم تۆش؟ ئەی تۆ؟ من سێم. تۆ سێم ئافرین سێمیش بۆ خراپە سێمیش وەکو یەکەم وایە بەس کەمێک سایی کەمتر کردووە وایە کەمێ چی دەکرد سێری ئایپاد دەکرد وەڵام برێم چی سی تەلەڤیزۆن نەکرد. وەڵڵا ئەرێ وەڵا. دەی نەسیحەتت چییە بۆ ئەو تەلەبانەی کە لە کاتی ئیمتیحانە سێری تەلەڤیزۆنەکەم بڵێ نابێ سیرکەنە بە سایی بکەن سعی بکەن. ئەفرین وە قوربانەڵی بووکە شوشەی دواتر ساقیتە بنداجێ نابێت. ئافرین وەڵا وایە لە دەرسەکە. وەڵڵا وایە ئەبێ یەکەم بێنن یەکەم بەڵێ. هەر دەرچوونەکە شەرت نییە بەڵێ. وانە ئەبێ دەرەجەکان بەرز بێ وایە؟ بەڵێ. بۆچی پێکەنی بەچی پێکەنی ئەی تەمەەن درێژ بنخوا لە دایک و باوکی خۆتانتان نەسێنێ ئیشەڵڵا پرسیارێکتان لێ یەکەم هەر یەکەتان و وەڵامێکم بنەوە بەڵام کە تۆ وەڵامەکە دزانی نابێ بۆ بڵێ لە هەر چوارتانی وەرەگرم دوای پێتانەڵە میکامتان ڕاستە باشە؟ ئاڵای کوردستان لە چەند ڕنگ پێک هاتووە یەکەم جار تۆ جوابم بەرەوە چەند ڕنگ؟ بەڵێ چوار. تۆ دەڵێ چوار بەڵێ. ئەمن دەڵێم زەرد کە جوانەڵە باسی بەگەگە چیش بێرێ چار. تۆ دەڵێ چوار منش دەڵێم چار. تۆش دەڵێ چوار منش دەڵێم چوار. کورە بە قوربانت بە ئەو نزبانی دەستان خۆش بێ وەڵامەکەتان ڕاستە خەڵاتم پێبەن بۆ گوڵە جوانانە فەرمونون ئەوە خەڵاتی ئەلیسفۆنە بۆ ئێوە باشە گۆرانێکی خۆشم بۆڵێن گەرای وەکو چی؟ گۆرانی زان لەسەر ئاڵای کوردستان من پرسیاری ئاڵای کوردستانم لێکردن ئێوەش لەسەر ئاڵای کوردستان گۆرانی یەک شعرێکم پێشکەشکەن ئەدە من ئەو دەڵێ باشە نابێت تۆش بڵێ تۆڵی بووکە شوشەی من حەزەکەم تۆ قسەم بۆ بکەی دەی فەرمونون دەی ئافرین پێم خۆشەویش سرودێکی نیشتیمانیە ئەی ڕەقیب هەر ماوە قەومی کورد زەمان دایشکێنە دانەری تۆپی زەمان نایشکێنە دانەری تۆپی زەمان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان ئێمە ڕۆڵەی ڕەنگی سوور و شۆڕشی دەمیە ناویە ئاڵاکەمان سیرکەن خوێناویە ئاڵاکەمان دەستان خۆش بێ زۆر سپاس چەپڵەیەکی قەیم بۆ خۆتان لێن ئافرین وەڵڵا ئەی ئافرین باشە وەرە تۆ ئەمجارە شوێنتان بگۆڕن تۆ وەرە لای منەوە ئەم کچە جوانە لە گۆرانی چۆپی فەتاحتان بۆڵێم هونەرمەندی ئازیز چۆپی فەتاح فەرموو گیانکە جوانە شەرمیش دەکە وەرە پێشەوە تۆزێ وەرە پێشەوە دەی فەرموو بۆمان بڵێ دەی گوڵی جوان کام گۆرانی ئەزانی هی هونەرمەند چاندی گەران شاران دەی چاندی گەڕام لە شاران چاندی گەڕام لە شاران نامدیت کەس وەک تۆ جوان بێت نامدیت کەس وەک تۆ جوان بێت چی جۆڵانەش میلانەکەی جاران چۆن دابێنێوانم وا بێ گیانە با یادی سەیرانەکەی ناوداران
بریندارم بریندارم ئەی دەنگ خۆش چەپڵەیەکی بۆ لێن ئەوە چی یەکترن ئێوە هەمووتان هاوڕێن دایکیشتان هاوڕێیە ئەی ماشەڵڵا لە قوتابخانە باشە دەیتەمەند درێژ بن زۆر خۆشحاڵم چیتان هەیە بۆ بەرنامەی مایکە سوورەکە بەسپاس حەزەکەن بەردەوام بێ بەرنامەکەمان حەزەکی بەردەوام بێت هەموو ڕۆژێک پێشکەش بکرێت باشە زۆر سوپاستانەکەم کاتێکی خۆش و خواتان لەگەڵ بای